ئەمێ زیاتر لە سەروەبەرهێنانە بیانی لە هەرێما کوردستانی ڕابواستن ڕێزدار ڕێبین عەلی ڕێڤەبەرێ تومارە کۆمپانیایên بیانی لە هەرێما کوردستانê ji Hewlêrê li gel me dibîtin. Kak Rêbîn dem baş spas bo amadebûnawe. Ev ro hejmarek xudan kompanî û weberhêner li Hewlêrê bûn. Di çarçûveya korbendekê de dixwazin peywendiyên xwe zîdetir pêş bixin li gel Kurdistanê. Ew wan çavê wan li çi ye? Dixwazin çi bikin li Kurdistanê? سڵاو دەستخۆش کاکاوە بەنسبەت هاتنی وەبەرهێنەری بیانی و بەگشتی لە بۆ هەرێمی کوردستان بە شێوەی سەرەکی دەگەڕێتەوە بۆ سەقامگیری و جێگیریەی کە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی ئاسایشەوە لە هەرێمی کوردستان هەیە. وەک ئەوڕۆ دەبینین کۆربەندی کۆمپانیا سعودیەکان کە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی ئەنجامدرا و ئەوڕۆ لە هەولێر ئەنجامدرا سەرڕای ئەوەی کە کۆمپانیا سعودیەکان تەنها 4 کۆمپانیایان وەکو کۆمپانیای سعودی لە هەرێمی کوردستان تۆمارن، بەڵام بەپێی ئەو ژینگەیەی کە ژینگەیەکی لەبارە بۆ هەرێمی کوردستان بۆ کاری وەبەرهێنانی بیانی کۆمپانیا سعودیەکان و بەرهێنەرانی ئەو وڵاتە دایانەوێ زیاتر ژمارەی ئەو بەرهێنەرانی کە لەو وڵاتەدا هەن لە کوردستان زیاد بکەن. باشە ئێستا لە چه ئاستێکدا هەبوونیان و هاتنیان لە هەرێمی کوردستان کاک رێبین؟ هاتنی ئەو کۆمپانیا بیانیانە یاخود بڵێن ئەو بەرهێنەرە سعودیانە لە ئاستێکی بەرزدایە، ئەوەش بەپێی ئەوەیە کە ژینگەی کوردستان لە هەموو ڕوویەکەوە لەبارە بۆ وەبەرهێنانی بیانی لە ڕووی ئەو کار ئاسانی و ئەو ڕێکارە یاسایی و کارجەر و خزمەتگوزاریانەی کە حکوومەت هەرێمی کوردستان بۆ وەبەرهێنەرانی بیانی ئەنجامی داوە و بە هەوڵی ڕێزدار سەرۆکی حکوومەت و بەو کارە جدیانەی کە ئەو کابینەی نوێی هەرێمی کوردستان ئەنجامی داوە تاکو ئێستا ڕوو لە زیادبوونە وەبەرهێنەرانی بیانی تا دێ ڕوو لە زیادبوونە. باشە کار ئاسانیەکان باست کردن کاک رێبین، ئەو کار ئاسانی چنە کە حکوومەتە هەرێما کوردستانی پێشکەشی کۆمپانیایên بیانی دەکەن کۆ وێرە کار بکەن؟ بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕووی یاساییەوە و چ لە ڕووی کارجێڕی و کارە خزمەتگوزاریەکانەوە بۆ گشت خزمەتخوازان کارەساری زۆری بەردەست خستووە. بەنمونە بڵێم یاسای وەبەرهێنان کە ماف و ئیمتیازاتەکانی وەبەرهێنەرانی بیانی پاراستووە، هەروەها ڕێخستنەوەی باجەکان و هەروەها ئەو تاریفە گومرجەی کە لە هەرێمی کوردستان ئێستا زیاتر کەم کراوەتەوە بە پێچەوانی کە ئەوەی گوێمان لێ دەبێت و ئاگادارین لە بەغدا بەرەو زیاد بوونە. لەگەڵ ئەوەشدا گشت ڕێکارەکانی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان بۆ گشت خزمەتخوازان و بە تایبەتیش وەبەرهێنەرانی بیانی لە دیدگای دواکابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە گشتی بکرێتە شێوازی ئەلکترۆنی و بە شێوەیەکی ئاسان بەردەستبی بۆ ئەوەی بتوانن کارەکانیان و کۆمپانیاکانیان لە هەرێمی کوردستان تۆمار بکەن. ئەم بە ئەلکترۆنیکردنەکە بەکوێ گەیشتووە ئێستا کاک رێبین و سوودی چی دەبێتن؟ وەک ئەوەی کە لە لای ئێمە بەردەستە لە ساڵی 2023ەوە بە تایبەت لە 6 ساڵی 2023 ئێمە سیستەمێکی تۆمارکردنی ئۆنلاین ئەلکترۆنی پێڕەو دەکەین بۆ تۆمارکردنی کۆمپانیاکان کە ئەو سیستەمێکی نیشتیمانیە. حکوومەتی هەرێمی کوردستان بە دیدگایەکی فراوان کە لە داهاتوودا بۆ گشت کەرتە خزمەتگوزاریە گشتیەکان دابین دەکرێت. ئەو سیستەمە لە لای ئێمە کارە ئاسانی زۆری بۆ وەبەرهێنەرانی بیانی و وەبەرهێنەرانی ناوخۆییش ئەنجام داوە بە شێوەیە کە کاتی تۆمارکردنی کۆمپانیای بیانی یاخود بڵێن کۆمپانیایەکی نیشتیمانی لەگەڵ پێشووتر جیاوازی زۆرە کات و تێچوەکەی بە شێوەیەکی زۆر کەم کراوەتەوە. لە هەمان کاتدا ئەگەر بێت و وەبەرهێنەرێکی بیانی پێشووتر بیویست بە ناوێکی بازرگانی بۆ کۆمپانیاکەی لێرە تۆمار بکە کاتێکی زۆر و تێچۆکی زۆری پێویست بوو. بەڵام ئێستا
بەپێی ئەو سیستەمە تەنها لە 24 کاتژمێری کارکردن تێپەڕ ناکات کۆمپانیا دادەمەزرێنێت تا چ کۆمپانیای بیانی لەقەکەی لێرە تۆمار بکە یاخود کۆمپانیای نیشتیمانی وەکو کۆمپانیایەکی خۆمانە لێرە تۆمار بکات. باشە پێشتر گلەی تێچوویە تۆمارکردنا کۆمپانیان هەبوو لەگەل vê guhartinên te behezkirin kakrêbîn niha têçûya wan çend e؟ پێشتر ئەگەر کۆمپانیایەک یاخود کەسێک بیویست بە کۆمپانیایەکی نیشتیمانی تۆمار بکە تەنها بۆ دەست بە سەداگرتنی ناوی بازرگانیەکە زیاتر ئەگەر ناوەکە ئینگلیزی بووە بۆ نمونە بە زمانی ئینگلیزی بیویست بە ناوی کۆمپانیەکە دابنێ زیاتر لە ملیۆنێک دینار بوو بۆ ناوەکانی تریش بە زمانی کوردی و عەرەبی زیاتر لە 500,000 بوو. ئێستا بە تۆمارکردنی کۆمپانیا بە تێچووی تۆمارکردنی کۆمپانیا و دەست بە سەداگرتنی ناوی بازرگانیەکە ئەگەر سەرمایە کۆمپانیا تەنها 1 ملیۆن دینار بێت تەنها 162,500 دینار تێچووی تۆمارکردنی کۆمپانیاکەیە. باشە داویەدا بلا هەنێک ئاماران جی ژواوەر بگریمێن گشتی کاکڕێبین نها چەند کۆمپانیایên تۆمارکردی جەموە هەنە و چەند ژوان بیانینە؟ بەگشتی کۆمپانیای تۆمارکراو لە هەرێمی کوردستان نزیکەی 43,000 کۆمپانیان و لەو ژمارەیە 38,000 کۆمپانیای نیشتیمانین و نزیکەی 3,500 زیاتر کۆمپانیای بیانین وەکو لقی کۆمپانیای بیانی تۆمارکراوە. زۆرترینیان کیژان وڵاتانەوە بدەم کە بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ بدەم کە کۆمپانیای بیانی تەنها لەوە خۆ ناگرێت کە تەن وەکو لەق لەلای ئێمە تۆمار بکرێن. وەبەرهێنەری بیانی بە چەند شێوازێک دەتوانێت بێتە هەرێمی کوردستان و کاری وەبەرهێنان و کاری بازرگانی ئەنجام بدا. یەک لەوانە کە تۆمارکردنی لقی کۆمپانیایەکەیەکە وجودی ڕاستەوخۆی ئەو کۆمپانیایە لە هەرێمی کوردستان و سەرمایەکەی لە کوردستان بەگەردەخات سەرمایە کۆمپانیاکە مەبەستمە ئەو بریتە لە تۆمارکردنی لقی کۆمپانیاکەی و بە هەمان شێوە لە ڕێگەی هاوبەشیکردن لەگەڵ کۆمپانیاکی نیشتیمانی یاخود لەگەڵ کەسێکی سروشتی خۆمانە دەتوانێت کۆمپانیا خاوەندارێتی بکات. جاچە بە شێوەی هاوبەشیبی هاوپشک بێت لەگەڵ ئەو کۆمپانیا لەگەڵ ئەو کەسە یاخود وەبەرهێنەری بیانی دەتوانێت بە هەمان شێوە لە 100% کۆمپانیایکی نیشتیمانی تۆمار بکات کە ئەوە پێچەوانەی حکوومەتی عێراقا کە ئێستا لە حکوومەتی عێراق تەنها 149 ئەو کۆمپانیانە دەتوانێت بە ناوی وەبەرهێنەری بیانی بکرێت. ئەمە شێچێکە لەو کار ئاسانی و لەو ڕێخۆشکردنە لەو کار ئاسانیانەی کە حکوومەتی هەرێم بۆ وەبەرهێنەری بیانی دابین کردو بۆ ئەوی بتوانێت خاوەندارەتی پرۆژەکەی بکات. و بە هەمان شێوە کۆمپانیای بیانی دەتوانێت لە ڕێگەی بریکارنامە بازرگانیەکان کە دەیانداتە کەسانی ناوخۆیی و کۆمپانیان ناوخۆیەکان کاڵاکانیان لە بازارەکانی هەرێم بە شێوەیەکی ڕێک و پێک و بە کوالەتی بەرز ساغ بکەنەوە. gelek spas rêzdar Rebîn Elî rêveberê tûmara kompaniyayên biyanî li Herêma Kurdistanê ji hewlêrê li gel me bûn mandû nebin.